بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لباسي مقالات في الصلاة باس لهندك بابتكاني نويج يكمن باس كركا نويج كردن للشودة وتشو نويج ونويج بياني وباسي اومان كركا نويج برسترين بروبومي رمضان وليلة القدر وتا بروبومي شي قورو برزة و باسەوەمان کرد نوێژ دەبێتە قەلغانێک و قەڵایەک و پارێزتنێک لە بۆ کەسی موسڵمان و نوێژ و سەرکەوتن بەیەکەوە بەستراونەتەوە و باس لەوە کراکە نوێژ پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ڕزقی ئینسانەکانەوە هەیە و شەشەم خاڵیش باسی ئەوەی دەکا ئەسەڵات و تەدریب نوێژکردن وەکو ڕاهێنانێک وایە دەفەرمێ لا تظن أن ما تسمع عنه من اجتهاد الصالحين في الصلاة وحبهم لها وشوقهم إليها وتلذذهم بها يأتي فترة أو فجأة دفرمي وسير مكا يعني كاتك أتو واقمان مبا كاتك جيل لدبيتن بياوتا كان أون در ركعاتيان كردو أون در شونويجيان دكرد و تامو چه جيان لدبيني هات زاري وهي باس لا هندك زاناي دكاتن ئەو شەوەی بێک ئاەت بەسەر بردیە هەر ئەو ئاەتی دووبارە کردیت و یان دوو ڕکعات نوێژە کردیە لە شەوە تا بەیانیان چەند ڕکعاتێکی کردیە بەڵام زۆر درێژی کردیتەوە و زۆر مشتاقی شەو نوێژەکانیان بوونە حتا ئەگەر شەو نوێژیان لە کیست و بیتن خەویان لێکەت بی بە خەبەر نەهات بن بەیانیەکەی تۆڵەیان کردیتەوە و نوێژەکانیان کردیتەوە هەندە مشتاقی شەو نوێژەکان بووینە واگومان مەبە کە ئەوە فیترەتەکە و ئەو کابرا هەر لە بیدایەتیەوە ئەو هابووە یا هەر لەو گۆڕ یەکسەر ڕاستەوخۆ لۆیان هاتیە نەخێر هیچ ئەوە نییە بل إن هذا يحتاج إلى جهد ومجاهدة ومصابرة بەڵکو پێویستی بە هەوڵ و تێکۆشان و ئارامگرتنێکی زۆر هەبووە هەتا گەیشتینە ئەو شێوازەی يعني پێویستی بەوەی هەبووە ئەو کابرای خۆی لێ ڕابینی ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی علم و زانست و زانیاری و لەبارەی ئەخلاق و سلوکیات دەفەرمێت إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم دەفەرمێ علم ئەوەیە کە ئەتوو بالتعلم بەوەیە کە خۆت فێر بکەیت هەوڵ بدەیت تێکۆشانی لە بۆ بکەیت ئەو جا علمەکەی بەدەست دێنی وإنما الحلم بالتحلم و نەرمونیانی و ئەخلاقەکانیش بەوەی بەدەستێتن کە ئەتوو خۆت لێ ڕابینی لەسە ئەو خوڕەوش یعنی ناکرێ کابراەک برێ وەڵای ئەمن تووڕەمە چ بکەم وەڵای ئەو خوڕەوشت خۆم تووڕێ ئەوها خوڕەوشت خۆم ڕقا نەخێر ئەو کابرا سەبرا بە خۆ لێ ڕاهینان دەتوانێت قوتاری بی سبحان الله يعني ئیمامی عومەر زۆر ڕق بووە پێشەوەی موسڵمان بی سەرەتای موسڵمانەتی زۆر ڕق بووە ئیمامی عومەر بەڵام تەمەشا بکە کاتێککە سەبرە خۆی لەو ئەخلاقە ڕادێنیتن خۆ مەسەلەن بیدایەتەنیش لەسەر ئەو شتانەی کە پێی وا بووە ناحەقیە ڕق بووە بەرامبەری بەڵام کە سەبر تێدەگاتن لەگەڵ دینی ئیسلام تێکەر دەبیتن خوڕەوشتەکانی ئیسلام خوڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سبحان الله لە سەردەمی خلافەتی وی کە گوێ لە گریانی منداڵێک دەبیتن ئیمامی عومەر دەفەرمێتە ئافرەتەکەی دەفەرمێ ئەمەتیلا ئەوە لەو ئەو منداڵی دەگرێنی دەفەرمێ ئەخەر عومەر بڕیارێکی دایە هەر منداڵەکە تا لە شیر نەبیتەوە معاشی ناداتێ یعنی با بڵێن ئەو کاتێککە ئەو شتە هەبووە معاش بووە بزانە چ بووە لە بۆی بڕیتەوە ئافرەتەکە گوتی نایداتێ نەیناسێ ئیمامی عومەرە تەمان ئیمامی عومەر لە خلافەی خۆی بە شەوان کە دەگەڕا خۆی نەناز دەکرد یعنی خەڵک نەیدەناسی کە ئیمامی عومەرە اینجا ئەو ئافرەتە گوتی ئەوە عومەر ئەوهای کردە سبحان الله ئیمامی عومەر یەکسەر دەستی کردە گریا حتا زانایانی سیڕە باسی ئەوەی دەکەن خەتی ڕەش بە ڕوومەتی ئیمامی عومەر داهاتیە فەرمیانە هەنگگریایە یعنی سەر ڕوومەتی خەتی ڕەشی لێ دروست بووە ئەوەندە گریایە ئیجا ئیمامی عومەر کە ئەو موقیفەی دەبینی دەگریێ دەفەرمێ عومەر دەبی هەتا ئێستا چەند منداڵت کوشتبی لە برسە چەند دایک ویستیبی منداڵەکەی لە شیر بکاتەوە ئەوها دەگریێ
بەڵام دایکەکە نایداتێ شیری ناداتێ بۆ ئەوەی کە لە شیر ببیتەوە تاوەکو مەعاش وەربگرێت لە لای عومەر داخۆ چەند منداڵە لە برسان کوشت و سوبحان الله لە بۆ سبەن یەکسەر بڕیاری دەوڵەت دەگۆڕیتن کە هەر منداڵێک لە دایک بی یەکسەر دەبی مەعاشی خۆی بدرێتێ یەکسەر دەبی بەشی خۆی بدرێتێ کەواتە ئەو خوڕەوشتە گۆڕا سەبرا لەو خوڕەوشتە تۆندەی بەرە ئەو خوڕۆشتە نەرمونیانیەی ئیدی بە هەمان شێوە نوێژکردنیش وا سیر مەکە فلانە زانە ئەوەندە نوێژەی کردیە پێت وابێ کو ئەوەندە نوێژار یەکسەر ئەو کاکە ئەو فلانە زانە کاکە لە بەرەوەی ئەوە زانایە لێ ئەوەی پێکران نە ئەوە خۆی لێ ڕاهینەیە دوو ڕکعاتی خەفیفی کردیە دوای دوو ڕکعاتی درێژتر دوای درێژتر سەبرا لێ ڕادێتن حتى خوای پەروەردگار ها دەفەرمێ أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ئایا خەڵکە وا هەست دەکەن بەس گوتیان وا بیر دەکەن و بەس گوتیان ئیمان ماهینا تەواو تاقی ناکرێنەوە تەواو ئیمان تیناو تەواو هیچ چیتکە ناکرێ زەحمەتی ناچێشی پێویستت بەوەی نییە سەبر خۆت لێ ڕابینی بەقووەت بکرێ و بەهێز بکرێ ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين کەوت خۆی گەورە دەفەرمێ ئەمە پێشەوانمان تاقی کردنەوە ئینجا فیتنە بەوەی وەکو زانان دەفەرمون کو ئێستا زێڕک بیسووتێنی هەتا وەکو خاڵز دەبتۆ دەفەرمون ئەوەیە فیتنە ئەوەیە ئەو ئینسانە کە تووشی دەبیتن پاچی دەکاتەوە خاوێنی دەکاتەوە خاڵسی دەکاتەوە خۆی گەورە دەفەرمێ هەتا وەکو ڕازگۆیان لەگەر ئەوانەی کە ناڕاستن و درۆ دەکەن بناسرێنەوە بزاندرێن کەواتە واتەوقع مەکە ئەوانەی کە خەریکی نوێژکردنی زۆرن لە ناکاوەک لە بۆیان هاتبیتن فالأمر يحتاج إلى استعانة بالله تعالى وقوة التوكل عليه وكثرة الدعاء وإلحاء آناء الليل والنهار بەڕاستی ئەو کارە پێویستی بەوەیە کە ئەو ئینسانە پشت بە خوای پەروەردگار ببەستی و تەوەکولی لەسەر خوای پەروەردگار بووە زۆر دوعای بکاتن و ئیلحاح بکاتن سووربی لەسەرەوەی کە بە شەو بە ڕۆژ خەریکی نوێژکردن بیتن اینجا هەتا وەکو دەگەشتەوەی حتى يصل إلى المطلوب هەتا دەگەشتە ئەوەی کە داوای کردووە ئەوەیە کە نوێژێکی ڕێک و پێک و بە جوانیش لە بۆ خوای پەروەردگار بکرێت لذا فإن المجاهدة في الصلاة لبروج أو كسيكا خريكا هەوڵ و تێکۆشان دەکا لە ناو نوێژ و بۆ نوێژ کردن بەڕاستی ئەوە دڵی خۆی کۆ دەکاتەوە لەسەر عیبادەتی خوای پەروەردگار و تەرکیز دەکا لەسەر خوێندنەوەی ئەوەی کە دەیڵێتن ئەو زکرەی کە دەیکا سبحان ربي الأعلى تێدەگە یعنی چ سبحان ربي العظيم تێدەگە یعنی چ سبحان الله يعني والله أعلم خوای پەروەردگار هەمومان بە قۆناغێکدا تێپەڕاندیە لە ژیانی خۆت نوێژەکە بووە زۆر چێژت لێ دیتە یعنی ئەو نوێژە زۆر تاموچێژ و لەزەتەکە لێ دیتە و بخوای پەروەردگار پێت بڵێ نوێژ ئەو چێژ و تامەی هەیە بەس ئەتوو لە نوێژەکانیت کە نەگەشتە ئەو چێژ و تامەی یعنی ئێستا ژەوانەیە بەبیرت بێتەوە ئۆ فلانە ڕۆژ وڵڵاهی نوێژەکەم کرد سبحان الله زۆر عەزم لێ بوو زۆر چێژم لێ دیت لەوانەیە لە ناو نوێژەکەی گریابی بە هەمان شێوە یعنی جاری وایە ئینسان بە حاڵەتی ئیمانیەکدا تێدەپەڕی لەوانەیە لە حەزاک ڕۆژێک چەند ڕۆژێک بە مەرحەلەی ئیمانی تێدەپەڕی یعنی زۆر چێژە ئیمانەکەی دەبینی بالفعل يعني شیرناتی ئیمانی دەچێژێ ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئیمان شیرناتی هەیە ئەو ئینسانە شیرناتیەکەی دەچێژیتن فەرمووی هەر کەسێک ئەو سێشتەی بکاتن ئەو وەکوەوەی وایە شیرناتی ئیمانی چێشت بیتن ها شیرناتی ئیمانی دەچێژی ئەوەی خوا و پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس خۆشتر بووی و ئینجی کە حەدیثەکە باز دەکاتن کەواتە لە بۆ گەیشتن ئەو مەرحەلەیە بەڕاستی جوهدێکی دەوێتن و ماندووبوونە هەوڵ و تێکۆشانی دەوێت کەواتە خۆلێ ڕاهینانە نوێشکردن تاوەکو دەگەیە ئەو مرحلەی سابعا حفتم الصلاة قبل البرامج والدورات نوێشکردن پێش ئەوەی کە ئەتوو بچیە
بەشداری لە کۆمەڵێک دەورە و کۆمەڵێک بەرنامە و ئەو بابەتانە بەڵکوورە یەکەم جار نوێژەکەت ڕێک بێخەت دەفەرمی زۆر زاروێ جێمان لێ دەبی کە بە ئامادەبوونی ئەوەی لە دەورات خەڵکێک ئامادە دەبیتن من أجل علاج المشكلات التربوية والنفسية أو بناء وتغيير الذاتي جمال دبي دريكاك والله أو سيمينارك هي يعني دوريك هي لبو تسار سركردني أو مشكلة پرورديانا يعني لبو تسار سركردني أو کێشە نفسیانەی کە ئینسان تووشی دەبیتەوە یان بۆ ئەوەی کە خۆی پێ بگەینی سبحان الله دەڵێ هەموو ئەو بابەتانەی کە باز دەکرێتن ئەقول إن العلاج لمثل هذه الأمور في الصلاة هەموو ئەوانە یەکەم جار لە نوێژەکەت ڕێک بێخە بەرنامەت ڕێک دەکەوی نوێژەکەت لە کاتی خۆی بکە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا ئەوە ئەتوو بەرنامەی خۆت ڕێکێ خست بە کات دەڕۆی نوێژەکەت ڕێک بێخە قورئان باسی دەکاتن کە وأقم الصلاة لذكري نوێژەکەی بکە لە بۆ ذکری من اینجا دەفەرمێتن ئەلا بذكر الله تطمئن القلوب ئایا بە ذکری خوای گەورە دڵ ئارام ناگری کەواتە لێرە يعني ئەوە کێشە نفسیەکانیش لە بۆ چارەسەر دەکا لێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرموو ئەریحنا بها یا بیلال دڵخۆشمان بکە بیلال بە بانگ و بەوەی کە خەریکی نوێژکردن بی يعني ئەو کێشەیەش چارەسەر دەبی اینجا خۆپەروەردەکردن ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە بیلالی فەرموو بیلال جێم لە خشەی نەعلی تو بوو لە بەهاشت فەرمی چ دەکەی بیلال فەرمی ئەی پێغەمبەری خوا وڵی شتێکی وام نییە بەس ئەوەیە کە دەستنوێژ دەشۆم نوێژی دەکەم ئێ فەرمی بەو نوێژکردنەتە کە ئەوها بە پێش کردی حتا ئەو سەحابەی فەرمی ئەی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەت خوا لە بیلال و لە تەواوی سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەی پێغەمبەری خوا کە خزمەتی پێغەمبەری دەکرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی داوایەکم لێ بکە فەرمی پێغەمبەری خوا مەجالەکەم بدێ هەتاوەکو بزانم چ داوایەکی بکەم دوایە کە هاتەوە فەرمی پێغەمبەری خوا حەز دەکەم لە بەهەشتێ لەگەڵت تو بم ڕەفیقت بم برادەرت بم فەرمووی کەواتە فەئەعنی هاوکاریم بکە کەواتە ئەم دوعا لێ دەکەم بەڵام ئەتوش هاوکاریم بکە بە چ بکەثرەتی السجود زۆر نوێژی بکە زۆر سوزدەی ببە زۆر نوێژی بکە بەوەی دەگەیە چێن دەر دەگەیە ببیە دۆستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرز بۆ ئەو بەرنامەشی لە بۆ دانرا خود ئینسانەکەی گۆڕی لەوەی کە بڕێ وڵای کاکە شخصیەتی دەری هەر بەس پێم بکەشتە ناو بەهەشتێ بەس مەکوڕە هیچم ناوێ بەس ئاودیوی ئەو دیوی بم بەڵام نا لێرە نوێژ فێر دەکا پەروەردەبی بەس پەروەردەی چۆن پەروەردەی ڕاقی بەرز بە شوێنی بەرز نەبی قایل نەبی دەبێت لەگە پێغەمبەری بم عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشت کەواتە نوێژەکانت بە جوانی بە ڕێک و پێچی بکە نوێژ زۆر بکە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریمان دەکا لەوەی کە بەهەشت بەدەست بینین دەفەرمێت چە لە کاتی داواکردنی بەهەشت دەفەرمێ ئەگەر داواتان کرد کە خوای گەورە بتان باتە بەهەشت فەسئەلوا الله فیردەوس دەفەرمێ ئەگەر داوای بەهەشتان کرد داوای فیردەوس بکەن لۆ فإنها أعلى الجنة لە هەمووی بەرزترە فیردەوس داوای وێندەر بکەن کاتە ئینسانی نوێژ خوێن ئینسانی کە ئیماندار هیممەت بەرزیشە پێچی دەینێ یعنی شخصیەتێکی گەورەی لە بۆ پێک دەینێتن كاتا فمن يريد العلاج مشكلاته وإصلاح نفسه وتربيتها فعليه بالصلاة كاتا هر کسی دەیەوێتن کێشەکانی چارەسەر بی و خۆی پەروەردە بکاتن و بە پەروەردەیەکی چاک و باش و دروست بەڕاستی ئەوە پێویستە دەست بە نوێژەوە بگری و لەگەر نوێژەکانی چاک بی چونکە نوێژ بەرەو ئەو بابەتێ دەبە أما الصلاة التي يصليها اليوم كثير من المسلمين فهي ناقصة صلاة ناقصة زۆربەی ئەو نوێژانەی کە خەڵکی ئێستا دەیکەن نوێژەکە خەلەلی تێدا هەیە نوێژەکە نەقسی تێدا هەیە لەبەر هەندێک خەڵک ناگەشتە ئەو مرتبەیە وليس العيب في الصلاة إنما العيب من المصلي الذي لم يصلي صلاة تامة لأصل دا زۆر جاروێ جێمان لێ دەبی دەرێکاکە وڵاهی ئەوە فلانە کەس نوێژش دەکاتن و دزیش دەکا نوێژش دەکاتن و درۆژ دەکا نوێژش دەکاتن و غەشش لە خەڵکی دەکا نوێژش دەکاتن و فلانیشی هەیە
مشکلەکە لە نوێژەکەی نییە، کێشە مشکلەکە لەو کەسەیە کە نوێژەکەی دەکەن نوێژەکەی بە تەواوەتی ناکە، نەقز لە نوێژەکەیدا هەیە. ئەگەر ناخوای پەروەردگار وعدی داوە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. دەزای ئینەکە لە بۆ تەئکیدە، إن الصلاة بالتأكيد بەدڵنیاییەوە بەبێ گومان نوێژ دوورت دێخی لە خراپەکاری بەدڵنیاییەوە. باش ئەدلۆوە دوور نەکاتیتەوە تەماشاکە ئەو خەلەلەکەیە نوێژەکەی بە تەواوەتی نەکردووە، لێ ئەو کابرایە نەگەیشتیتە ئەو مەرتەبە و پلەی. كواتە كل مشاكل الأخلاقية والسلوكية سببها إهمال الصلاة والتفريط فيها. همو أو كيشا روشتيانا وهلسو كوتيانا هموي هو كاركي أو كابرا نوجكي بإهمالي دكاتن نابيني سبحان الله. يعني تمشادك لما مجلسة 2 ساعات دادن شي زور باعتيادية هر قوتيا هستا نوجكي بك دركاكا تخوادا قصة كورتي كوا دستا سفري بافشا أو همولا سفرينا دادن شي يعني حتى شلو كدبي أو كابرا نكتة وقصة وقالته وبيكنين ونازم تسوت دكاتن وش وقت نوجه دادا درت خوان نوجه كمان برجلو كرتكو كرة والله طاقت مانيا ها هار صورة كوثر وأوي بخينا قل هو الله أحد بخينا سبحان الله. يعني أوجا كابرا دادا نشيل ديار فيلم شي 2 ساعات هيز مشكلين بس كهاتنا نوجه سبحان الله الراس قلبي داخوري كلهم قلبي خروج دكوي كل السري نازم تي هاي ديري جروب وجرو يعني والله يصير عندي كيا يباش لولا ناونجي او زخوتشي دي خو نبيته سبحان الله 24 دي ودز بس دوي بقرا او اگر فير او تربيته بي مثلا دز بس دوي بقرا انا هار وتشش كف دوي بكو ها او خريجي نيش كردنا وتش جيش تاخير جيش تحياتي او دزاني او خريك السلام دادات او زور زاروي دري والله ما مستا امن نمزاني لچن ركعاتي بوم لم تكتبوا سيبو يانسار يكاك كل تيغناتي او كاين نوجه او شي وازيا لويها قرآن تمشى تركيز دس او خاله جرينجي دكاتو فخلف من بعدهم خلف اضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا. تمشاكا كيني اوانا بدو شهوات كتن لتكاتشي اضاعوا الصلاة وشي نويجيان بزايع دا وكم كورتيان لنويجي كردو نويجا كان بطاوي نكر سبحان الله يكسر بدو شهوات كتن دزاي او درد استلنا وما هي يعني مشكلة كأوية نكبري عامة يخلشي توجبوا بخوي لو أنا زورك للداعية كانوا ما مستايان وكسي بعلم أو أنا توشي أو مشكلة يبوينا يعني مشكلة كأوية كاكا نكبري ولا كاكا خرشي يعني زورك لو أنا خوي جورا بناما بدا يعني خريجي أوي بوا نوجا كيدا كو ناكو بباش ديكو ناكو أو جا خريجي شهوات و خوي جورا بنايها ملاك ما بدا. فالصلاة هي القاعدة وهي سقف كل ما يريد. كوتا نويش كردن براستي قاعدك أو إنساني بديار دخيتن بيدري أو كسكو كونيا وهروها سروي همو شتيكا همو شتك إنسان بيويتن سقفا كيتسيا أو يكا أو إنسانا خريج نويش كردن سبحان الله تمشابكا زكريا رزا زكريا صلاة السلام خواي پروردگاري لسربيتن پیغمبر زكريا كداوي من دالي دكاتن لچين درا خواي پروردگار باز دكاتن دفرمي وهو في المحراب لا محراب يصلي راو صابو يعني خريج نويش كردن بوا او جداوه لخواي پروردگار دكاتن ربي لا تذرني فردا وانت خير الوارثين ودعاء كي پیغمبر زكريا دعوة لخواي پروردگار دكا كمن دالي پي ببخش يكسر خواي پروردگار جوابي داداتو. تمشا پیغمبراني كا محمد عليه الصلاة والسلام لكاتي زنگكا هر خريجي نوش كردن بوا يدي همو كسك برنامج ريجي براسي بويا كا او انسانا لگن نوجكي ريكو بيك لكاتي خويو بتساچي راس جياني او انساني ريك ديختو ريك
كەواتە فەمن استفادە منها ئەگەر بێ و ئەو کابرا ئیسیفادەی لەوەی کرد لە نوێژەکانی کرد ئەو بەڕاستی ژیانێکی زۆر خۆش لە دنیا و ئاخرەت لە هەردووچیان لە ناز و نیعمەت و خۆشیدا دەبی و هەر کەسێکیش ئیهمالی کرد نوێژەکەی و بە تەواوی وەرنەگرت ئەو کابرا بەدبەختی دنیا و قیامەت دەبیتن. خوای گەورە بمان پارێزی. اینجا هەشتام خاڵ دەفەرمێ التربية هي الصلاة. خودی تربية و پەروەردەکردن نوێژە. دەفەرمێ تربية چییە؟ هي تنمية شيء حالا بعد الحال حتى يبلغ كمال. دەفەرمێ ئەوەیە پێگەیاندنی شتێک لە حاڵ و بارودۆخێکەوە لە بۆ حاڵ و بارودۆخێکی تر هەتا دەگەشتە تەواو. کەواتە کەسێک کە دەیەوێتن بینایەک دروست بکاتن تەمەشا یەکەم جار بلۆکەکان دادنێ دوای سەبر هەتا دەگەشتە سەقف و هەتا بینایەکە تەواو دەبیتن ئەوە هەتا تەواو بوونی. کەواتە تربيتکردن ئەوها دەفەرمێت هو التعريف العلمي للتربية. ئەوە تعریفەکی زانستیە لە بۆ پەروەردەی کە منداڵێک دەستە قوتابخانەی ها دەرێ التربية والتعليم دەچیتن لە ئیبتیدایی سەرەتایی سەفیەکە هەتا وەکو کولیە و ئەوانە سەقافەتێک و پەروەردەیەکی لە بۆ پێک دەهێنرێتن. دەفەرمێ وكل ما عدا ذلك من الأمور التربوية فهي أمور فرعية. غير أو كارانا وأن كهموي دبتا لاوشي كاركان كهموي دبتا لاوشي. إن زاد فرميتن أما ما يفقد التربية على الصلاة فيصعب ملاحقة مفردات سلوكه وتعديل أخلاقه وتصرفاته. أما أو كابرايك أو پەروەردەکردنەی لە نوێژ ولا سەر نوێژکردن لێ دەڕواتن ئەو کابرا بەڕاستی زۆر زەحمەتە یعنی بێ تاکتاکی خوڕەوشتەکەی خۆی چاک بکە خوڕەوشتی خۆی ڕێک بێخیتەوە چونکە وەکو والصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ڕێگری لێ دەکات لەوەی کە کابراکە تووشی خراپەکاری و تووشی شتێک بیتن کە بەرەو خراپەی دەباتن ئەو ئینسانە لەوەی دوور دەکەویتەوە. کەواتە نیعمە تەربیە هي الصلاة باشترین پەروەردەکردن ئەوەیە کە نوێژەکەیە. لكن بعض قد يجهل كيفية التربية بالصلاة والبعض ربما ينقص فقهه وفهمه لهذه القضية. لێ هەندە خەڵک دەبینین نازانن کە پەروەردەکردن بە نوێژ چۆنە ویان باش تێی نەگەیشتیە نەقسی لێ هەیە کەم و کورتی لێ هەیە. فيرى أن الصلاة مجرد عبادة من العبادات تؤدي حسب تعليمات معينة وانتهى الأمر. طبعا هەندێک وا دەبینن نوێژ یەکێکە لە عیبادەتەکان ئەو هادەکرێ بیکە تا کۆتای پێات هەرەوەندەیە هیچت کە پەیوەندی بە ژیانم نما خلاص ئەو دوو دقەی لە ناو نوێژیمە پەیوەندی بە ژیانم نمایە. هەندێک ئەوها تێدەگەن ئەکا نوێژکردن ئەوهایە بەڵام ئەوها نییە لە واقعدا و لە ڕاستیدا. والتربية على الصلاة يكون بأمرين. پەروەردەکردن لە بە نوێژەوە بە دوو شێوازان. یەکەم چییە؟ لماذا أصلي؟ لەبەر چ نوێژی دەکەم؟ ئەتۆ پرسیارەی لە خۆت بکاتن ئەو پرسیارە لە خۆت بکە ئایا لەبەر چ نوێژی دەکەم؟ مەبەستم لە نوێژکردن چییە؟ نوێژکردن بەرەو کوێن دەرم دەباتن؟ نوێژکردن چی لە من دەوێتن؟ کاتەوە زەڕورە. دووەمیشیان كيف أصلي؟ ئەی چۆن نوێژ دەکەم؟ نوێژەکانم بە چ شێوازەکە؟ ئایا سوزە و ڕکوعەکانم چۆنە؟ زگرەکانم چۆنە؟ بەو شێوازان. ولا يصح في التربية الفصل بين القرآن والصلاة. ودروستیش نییە لە پەروەردەکردنی یعنی دروست نییە تو لە پەروەردەکردنی ئەوەی کە بڵێ پەروەردە دەبم بە نوێژەوە جیاوازی بکەیت لە نێوان قورئان لەگەر نوێژ لێکیان جیاکەیەوە ناکرێتن لێک جیا بکرێتەوە. لێ کابرا ناکرێت برێ حافظ قورئانە لە لایەکی ولا لایەکیش خەریکی نوێژیە ئەوە دووشتی لێک جیاوازن نەخێر دەڵە دووشتن پێکەوە پەیوەستیان دەکاتن. ئەو کابرایی کە خەریکی نوێژە ناچاری دەکا ببیتە بەشک
لەوەی کە حافظ قورآن بی، یعنی بەشێک لەوەی قورآانی لەبەر بیتن، یان مەرج نییە کابرا کاملی قورآن لەبەر بی، بەڵام ئەو نوێژەی پەروەردەی دەکا ناچاری دەکاتن کە دەبی بەشێک لە قورآانی لەبەر بیتن. یعنی سبحان الله تەماشا کاریگەریەکی هەیە. ئەوجە نوێژکردن کاریگەریەکی وەها زۆری هەیە، هەر لە سەرەتاوە ئەو منداڵە دەبی ڕابهێنرێتن لەسەر وەی کە نوێژەکانی بە چاچی بەڕێک و پێچی بکاتن. یعنی پەروەردەی دەکە پەروەردە ها پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێت كان الرسول الله صلى الله عليه وسلم يأمر الناس بأن يعلموا أولادهم الصلاة. پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمان دەکە کە منداڵەکان فێر بکرێن، فێرە نوێژ بکرێن، پەروەردەی ئەوەی بکرێن. لێ لە حەدیثەکەی کە عەبدوڵڵای کوڕی عەمر دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی مروا أبناءكم بالصلاة ل7 سنين. هەر لە 7 ساڵیەوە فەرمانیان پێ بکەن با نوێژ بکەن. یعنی زووتریش هەوڵ بدە لێ ڕابینە، بەس کە بۆ 7 ساڵی ئەو فەرمانی پێ بکە کوڕم نوێژ بکە، دەبی نوێژ بکەیت. وضربوهم عليها ل10 سنين. خو ئەگەر لە 7 ساڵی تا 10 ساڵی دەیکرد و نەیدەکرد و نەیکرد، پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمی ئەو کاتی دەبی هەندێک لێشی بدەیت، لێدانە کە پەروەردەی بکە، نەک لێدانەک ئەزیەت و ئازاری پێ بگەینێتن. یعنی مەبەستمە ئەوەیە مەسەلەن دەستی بشتێنی لاقی بشتێنی، نە، بەس پەروەردەی بکە. کوڕما لێ والله ئەعلەم دەڵێ سڵاح الدینی ئەیوبی باسی ئەوەی دەکە کە ڕۆژێکیان لە بۆ نوێژی سبێنێ هەرنەستا، بابی هات گاسی کرد، هەرنەستا بوو. ئەو جارە بابی هات دارەکی لە دەست بوو کە دارەکەی دەستبابی دیت هەستاوە. بابی گوتی لە ترسی دارەکەی هەستایەوە یا لە بۆ نوێژەکەی. ئەگە لە ترسی دارەکەی بنو پاردەوە، چکە تو دەبین نوێژ یعنی بەخۆت ینی خۆشەویستیە کرد لە بۆی هەبیتن، جوهدەک و هەوڵ و تێکۆشانی سبحان الله دەرێ ئەوە زۆر کاری تێکرد. لە پاش ئەوە نوێژەکی نەچوو لە سبەینان سبحان الله، یعنی پەروەردەکی چەند جوان. اینجا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی ئەگەر 10 ساڵی نەکرد لێیان بدەن لەسەر ئەوە تاوەکو پەروەردە ببیتن ئەو کەسە، لێدانێکی پەروەردەیی. اینجا وفرقوا بينهم في المضاجع، و شوێنیشان لێ جیا بکەنەوە با هەرکەس لە جێی خۆی و بە تایبەتی کچان و کوڕان ئەو لەو لایەبی ئەو لەو لایەبی یعنی جیاواز بن لەگەر یەکتری. کەواتە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فێرە ئەو بابەتەمان دەکا. حتا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئەوانەی کە لەگەڵی بوونە ئیبن عەباس کاتێکە دێ نوێژی لەگەر دەکاتن، پێغەمبەر لای چەپی پێغەمبەردا ڕادەوەستی، پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەیگری دەهێنتەوە لای ڕاستی خۆی دایدەنێتن. یعنی فێرکردن کە چۆنیەتی نوێژ بکاتن. و ئیبن عومەر بە هەمان شێوە، یعنی سەحابەی کیرام منداڵەکان پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام زۆر گرنگی پێداون. اینجا گەورەکان گرنگی پێداون لەسەر ئەو بابەتە. تاسعاً الصلاة نصفان، بلزانە نوێژ دوو بەشە. الصلاة نصفان، نصف لله نیوەی لە بۆ خوای پەروەردگارە، ثەنایە وەصف و مەدح و ثەنای خوای پەروەردگارە بە گەورەزانین و بە پاکزانینی خوای پەروەردگار. و نصف للعبد، و نیوەشی لە بۆ بەندەیە، ئەوەیە ملکەتی تێدابی، خوشوعی تێدابی، خۆزەلیلکردنی تێدابی، دوعاکردن و پاڕانەوەی تێدابی لە بەرامبەر خوای پەروەردگار. والفاتحة جزء من الصلاة، فاتحة بەشەکە لە نوێژێ کە خوای پەروەردگار باسی دەکاتن. یعنی لە حەدیثە قودسیەکەی کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام باسی ئەوەی دەکات کە خوای پەروەردگار دەفەرمێ نوێژم کردیتە دوو بەش، فاتحە بوویتە دوو بەش، نیوەی نصف له سبحانه و نصف لعبده، نیوەی لە بۆ خوای پەروەردگارە، نیوەشی لە بۆ بەندەکەیە. کاتێک کە بەندە نوێژی دەکا الحەمد لله رب العالمین، خوای پەروەردگار دەفەرمێ حەمەدەنی عەبدی الرحمن الرحیم، خوای پەروەردگار جوابی دەداتەوە. سبحان الله ئەگەر ئەو ئینسانە ئەو هاتێ بگاتن کاتێککە نوێژی دەکاتن کە گوتی الحەمد لله رب العالمین، کە ئەوەی گۆ هەستی کرد کە خوای گەورە جوابی دەداتەوە حەمەدەنی عەبدی، زۆر دەگۆڕێ، دەزانی زۆر دەگۆڕێ. یعنی ئەوە نییەوە چیمە ئەمن کە نوێژی دەکەم الله ئەکبەر الحەمد لله رب العالمین مالک یوم الدین
يعني سبحان الله ئەوەی نامینێ کو کابراەک تەشبیه نەبیتن بەرامبەر کەسێکی ڕاوەستایە کەسێکی سەرکردە کەسێک دێ قسەکانی خۆی بە ڕێک و پێچی دەکا بە جوانی هەتا کابرا تێ بگاتن بە جوانی و ڕێک و پێچی يعني ولله المثل الأعلى ئەگەر ئەو ئینسان ئەوها لە نوێژ گەیشت بە دڵنیاییەوە ئەو کاتی فاتحەی زۆر جوان لەسەر خۆ نوێژەکی زۆر جوان لەسەر خۆ دەکاتن وجعل المصلي يركز ويعي ما يقول أو جود دكاتن كابراي كنويجي دكاتن يعني التركيز لسر أوي بك جرينجي بوي بداتن كديلي تدليتن بزاين تدلي تناليتن حتى پیغمبر عليه الصلاة والسلام لفرمو دك ده فرمي اگر كابرا خوي دهات زور خوي دهات با نويج نكاتن ده فرمي با نويجكي ببري بحال داتو عندك أو جدوا وشي إسراحته تشكر أو جبين نويج بكاتو ده فرمي لواني كابرا با ئەوەی خۆی قورآانی دەخینی و مەدح و ثەنای خۆی گەورە دەکە کەچی جوون بە خۆی بداتن یان کەچی مەسەلەن دوعا لە خۆی بکاتن لێ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام نەهی کردووە لە کاتێک کابرا زۆری خەو دێتن بێ نوێژی بکاتن نا وەرە ئەوەی بکە تەواو وەبی بە جوانی ئاگاد لە نوێژەکەت بی حتا لە باسی ئەوەش کە کابرا خواردن دانرابی وەنیە ئیذا حەضەر الطعام ئەگەر كاتي نوێژ بوو و خواردنش ئامادە بوو دەفەرمێ فەبدەئوا بالعەشا دەست بە خواردنەکەت بکە وەش خواردنەکەت تەواو کرد ئەوجا دەست بە نوێژەکەی بکە لۆ و بێ ئەو کابرایە بە تەواوەتی لەگەڵ نوێژەکەی تێکەڕبی هە فکری لە سەوەی نەبیتن وەڵاهی دەبی گۆشت حیوانم لۆ دابنێن یا مریشکەکەم لۆ دابنێ ئەگەر زوو بچمەوە لەوانەیە حیوانەکەم ئەگەر نا لەوانەیە ڕانەکەم نەدەنێ کورە لەوانەیە پێچکەکەم ئێوە چێ ئەو فکرکردنەوە یعنی ها زەینی لەسەر نامینێ لێ با بڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هامان پێ دەڵێ حتا باسی ئەوە سبحان الله ئەو کابرای تەنگایشە یودافع الأخبث ئەوەی کە تەنگایشە لێرەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمینا کابرایە با دەستنوێژ خۆی بشواتەوە مرتاح ئەوجا بێتن نوێژەکەی بکاتن دوان ناو نوێژەوە خۆی دەسوڕێنی یعنی نازم ئاگای لە نوێژەکەش نابیتن ئەوە چێ وەڵاهی وەچی لە ئەوەی یەک لە مامۆستایەکان دەیگۆ کوردێگو سبحان الله بەکار نێنێ چکە مامۆستا هەندێک بەس مامۆستای مەکتەبێ کوورەگۆ چەند لە مێژە خۆم ڕاگرتی ئەو لە بۆ ئەو نوێژێ ئەوە هات دەستەچی لە دەستمدا شکاندی یعنی سبحان الله ئەو بەزمەشەیە باشە وفي الصلاة أمور لەناو نوێژێ کۆمەڵێ کار هەیە چییە منها قراءة القرآن بالتدبر في القيام یەکەم جار قورآن خوێندن بەوەی کە ئەتوو بیر لێ دەکەیەوە خەریکی شەو نوێژی فکری لێ دەکەی ئەو کەواتە لە نوێژ ئەو شتە لە بۆ دروست بە ئەو یەک دووەم تعظیم وتقديس الله في الركوع کاتێککە دەچێت ڕکوع لە ناو نوێژ دەڵێ سبحان ربي العظيم سبحان ربي الأعلى تەماشا ئەوانە هەموو لە بۆ دروست دەبی سێیەم والتضرع وكثرة الدعاء في السجود اینجا ملکەتی دعاکردنی زۆر لە کاتێک لە سوجدەی ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ نێزیکترین شوێن أقرب ما يكون العبد من ربي نێزیکترین شوێن بەندە لە خوای پەروەردگار چییە وهو ساجد لە کاتێکە خەریکی سوجدە بردنە اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ زۆر دوعای تێدا بکەن چکان گۆ لە خوای پەروەردگار نێزیکن کەواتە تەماشا ئەو شتانە لە ناو نوێژدا کۆ دەبیتەوە کەواتە ئەگەر کابرایەک ئیهمالی لە ناو نوێژ کرد وەی لێ کرد کە نوێژەکەی بەرەو کزی بڕواتن و نوێژەکەی بەرەو ئەوە بیکە نوێژەکی یعنی بێجان و بێڕوح بکاتن بێگومان ئەوە کاریگەری نابی وهكذا كانت صلاة النبي صلى الله عليه وسلم فكان قيامه وركوعه وسجوده وجلوسه قريبا من سواء پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژەکەی ئەوها بووە تەماشا دەکەی ڕاوەستان و ڕکوع بردن و سوزدە بردن و دانیشتنەکانی بین سوزدە هەمووی ئەوانەی لێک نێزیک بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لۆ کە چوویتە ڕکوعی سبحان ربي العظيم تێکەڵ بووە لەگەری کە چوویتە سوزدەی سبحان ربي الأعلى تێکەڵ بووە لەگەری کە قورآانی خوێندێ تێکەڵ بووە لەگەری کەواتە ئەو تێکەڵ بوونە شخصیەتی ئینسانی دەگۆڕی پەروەردەی دەکاتن و ئەو کەسەش هەست دەکاتن لەگەڵ خوای پەروەردگار خەریکی مناجات کردنە لەگەڵ خوای پەروەردگار
لەخوای گەورە دەپاڕێنەوە کە ئەو ناز و نیعمەتەی کە پێشینان لە ناو نوێژدا بەدەستیان کەوتووە خوای گەورە ئەو خۆشیەش بە ئێمە ببەخشیتن. لەخوای گەورە داواکارین نوێژەکانمان ببیتە هۆی ئەوەی کردەوەکانمان ئیسلاح بی، نەفسمان ئیسلاح بیتن، ببیتە مای ئەوەی پەروەردەیەکی جوان بکرێن، بەو شێوازە نوێژەکانمان بکەین کە خوای پەروەردگار داوای لێ کردوینە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێری کردوینە. لە کۆتاییەکە خوای پەروەردگار دەپاڕێنەوە کە عیبادەت و تاعەتی هەموولایەکمان قبول بکە. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.